هاوڵاتیەکی زۆر پەیوەندیەکەن بە تەلەفۆن کە لە گەڕەکەکانە ڕێنمایەکان جێبەجێ ناکرێ خەڵکانێکی زۆر لە گەڕەکەکانان لە دوکانەکانان ئێمە ئەمڕۆ لە گەڕەکی ڕاپەڕینەوە هەڵمەتێکمان دەست پێ کردووە بە ئاگادارکردنەوە چوونەوە ناو ماڵەکانیان بە هەموو شێوەیە کۆبوونەوەی خەڵک لە دوکانە لە کۆڵانەکانە قەدەغەیە ئەمە ڕێنمایی تەندروستیە هاوڵاتیان ئاگادارەکەینەوە بە پێچەوانەوە ئەو کەسانی کۆبنەوە لە شوێنی گشتیا لە دوکانەکانە مەوزوعی نێرگە لە کێشان و دانیشتن و جگەرە کێشان و کۆبوونەوەی پێنج کەسی و زیاتر بە هەموو شێوەگەمە ڕێگری لەکەین بۆیە لێرەوە داوامان لە هاوڵاتیانە پابند بێن ئەوەی کە ئێمە نەرمیمان نوانوە لەگەڵیانەکە بەوەی کە هەندێک کەس بۆ خێزانەکان بچێ نان بکڕێ یا لە مارکێتێ پێداویستەکانی ژیانی بکڕێ ئەوانە ڕێگە پێدراوە بە هەموو شێوەیەک لە گەڕەکەکانە کۆبوونەوە و هاتوچۆی ئۆتۆمبیل بەبێهۆ سەرپێچیە و ئیجراعاتی یاسایان لەگەڵەوە ئێمە ئەوانەی کە هاتوێتنە دەرەوە لە پێچینەوەمان لەگەڵا کردوون چەند ئۆتۆمبیلێک دەستی بەسەرا گیراوە ئەگەر دووبارە بێتەوە ئەو فەرمانی وەزارەتی ناوخۆ جێبەجێەکەین کە 100,000 دینار غەرامەیە بۆ دووەم جاریش 300,000 و 5 ڕۆژ ئۆتۆمبیلەکەی حیجز دەکەین